جاريان لەگەڵ هاوکارمان ڕەوەند گفتوگۆکەین لەسەر ڕاگەیاندنی پرۆژەی بە دۆکومنتکردنی بیبلۆگرافیای چالاکیە مۆسیقەکانی سلێمانی و لەوێ ئامادەی هەیە ئاچینە لای هاوکارمان ڕەوەند سلااو لە بێتم کاتەوە باش بێت زانێرەکان چیە لە لایتەوە. سڵاو لە بینەرانمان سڵاوتان نەبێت لە شارێکەوە کە هەر شەقامێکی ئاوازێک و هەر کۆڵانێکی چیرۆکێکی هوەریە گێڕێتەوە. ئەمڕۆ ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت پرۆژەیەکی گرنگی هوەری ڕادەگەیەنێت، پرۆژەیە کە پارێزگاریە کات یان ئەرشیفی چالاکیە میوزیکەکانی ئەم شارە ڕزگارەکات لە بیرچوونەوە. ئەویش پرۆژەیەکە کە پرۆژەکە دۆکومنتکردنی چالاکیە میوزیکەکانی شارەکەیە هەر لەو کاتێک کە هەر بەڵگەیەک لەبەردەسابێت تاکو و ساڵی 2025 لەسەر ئەم پرۆژە گرنگە هوەریە گفتوگۆکەم کە ئەمڕۆ دەست بە چالاکیەکان یەکات. سەرەتاچمە لای بەڕێز کاک بوار نورەدین سڵاو دەبێم کاتت باش. بەڕێستان چۆن باز لەم پرۆژەیەکان، چۆن باز لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیەکان؟ ئەم کاتەی جەناوت و بینەران باش. ئەم پرۆژەیە درێژەی چەند پرۆژەیەکی ترە. ئەوی ڕاستی بێ ساڵانی 2014 بۆ 2018 من وەکو ئیدیتۆر ڕایتر لە پرۆژەی ئینسایکلۆپیدیای پارێزگای سلێمانی کارم کرد کە پرۆژەکە هی دادەهێڕۆ بوو، هێرۆی ئیبراهیم محەممەد. لە کاتی ئیشکردن و کۆکردنەوە و ئەرشیفکردن و نووسینەوەی مێژووی هوەری ئەم شارە هەستمان بە هەندێک بۆشاییە کرد. لەبەرەوە من دەستم کرد بە کۆکردنەوەی فلایر و بەڵگەنامەی هوەرەکانی سلێمانی بۆ ئەوی کە ئینسایکلۆپیدیاکە تێر و پڕ بێکەم و کوڕی بێت. ئیتر سەرەتا خۆشم نەمەزانی چی یەکەم بەڕاستی هەموو فلایر و بەڵگەنامەیە کەشتێکم دەسەکەوت سکانمە کرد و دامەنا. دوای ئەستم کردکە ئەمە زۆر بووە و پێویستی بەوەیە کە بۆ بەداخەوە پرۆژەکەش وەستا لە 2018 بیرملۆ کردووە کە ئەمە پێشکەشی خەڵک بکەم. بێگومان هیچ شتێک و بەڵگەنامە و دۆکومنت نییە، لەبەرەوە لە زاری بەڵگەنامەکانەوە لە زاری دۆکومنتەکانەوە هەموو ئەو شتێک هەر تیکتی چوونە ژوورۆ بێت، بروشور بێت، فلایر بێت، هەر شتێک یعنی کاغەزێک کە فەرمی بێت و چالاکێکی لەسەر بێ ئێمە لە پرۆژەکەیە بەکارمانهێنا. دوایی توانیمان بە 3 بەرێک چاپی بکەین لە 2019. بەرجی یەکەمی تایبەتە بە مێژووی چالاکیەکانی تیپەکانی شانۆ لە شاری سلێمانی لە ساڵانی 1949 تا 2007 کە درێژەی چالاکی ئەو تیپانن لە پێش ڕاپەڕین دامەزراون. بەرگی دووەمی تایبەتە بە چالاکیەکانی پەیمانگای هوەرە جوانەکانی سلێمانی. بەشی سێمیشی تایبەتە بە تیپەکانی دوای ڕاپەڕین تاوەکو 2018. بەڕاستی ئەم جۆرە کارانە ئەم جۆرە پرۆژانە جگەل لەوەی ئەبێ بە سەرچاوە بۆ توێژەران و لێکۆڵەران لە هەمان کاتدا پێ دەڵێت کە ئەم شارە بۆ شاری ڕۆشنبیریە، بۆ پایتەختی ڕۆشنبیریە، بۆچی ئەوەنە بزۆزە ئەم شارە. یعنی من بڕوان ناکەم لە هیچ شارێکی لە شارەکانی عێراق و ڕەنگە خۆرەڵاتی ناوەڕاستیش بە ئەندازی ئەم شارە لە ماوەی ئەم 100 ساڵەیە شانۆگەری پێشکەش کردوێت. بەڵام تۆ یەی لە ڕێگەی دۆکۆمنتەوە ئەمە ئەسەلمێنی، ئەمە هەر قسەیەک نییە. ئێستا ئێمە هەر یەشێک لەم شانۆگەریانە بەڵگەنامەیەکمان لەبەردەستایە، جگە لەو بەڵگەنامی ترمان داناوە هەرچی پەیوەندی هەبوو بێ بە شانەوە. هیچێک لەوانە کە پێویستە لە بەرنامەکەی ئەوە ئاماژەی پێ بکەم. بەڵگەنامەیەکە ڕەحمەتی عەلی کەمال لە ساڵی 1970 ویستویەتی لە شاری سلێمانی بە بڕی 100,000 دیناری سویسری هۆڵێکی شانۆ بۆ ئەم شارە دروستکە. دوو بەڵگەنامەی تایبەتمان بەم پرۆژەیە دەستکەوتووە. دەیان بەڵگەنامی تریتیایە کە 100,000 دیناری سویسری 100,000 دیناری سویسری لە ساڵی 1970 زۆرە. ئەنی تۆ سیر کە دەوڵەمەندێکت هەیە 100,000 دیناری سویسری تەرخانەکە بۆ دامەزراندنی هۆڵێکی شانۆ. ئەمانە گرنگن بەڕاستی. ئێستاژ ئەمڕۆ پرۆژەی بە هەمان شێوە پرۆژەی موزیک ڕاگەیەنی هەوڵ دەدەین کە ئەوەی کە بۆ شانۆ کردومانە بۆ موزیکیش بیکەین. ئیتر خوا کەریمە بزانین چیمان بۆ کرێت. دەست بەش کاک بوارجیان سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ بەشداریکردنت لەم بەشەی پرۆگرامە. ئێستاشا دکتۆر سدیقمان لەگەڵایە. دکتۆر سدیق سڵاو لەبێم کاتت باش. ئەمڕۆ جێبەجێکردنی پرۆژەکە ڕاگەیەنرێت. پەرز بفەرمیتە ئێرە باسێکم لە پرۆژەکە بۆ بکەیت، باسێکم لە گرنگی پرۆژەکە و جێبەجێکردنی پرۆژەکە بۆ بکەیت. چێن ئەوانی کە ئەتوانن هاوکار بن لە جێبەجێکردنی ئەم پرۆژە گرنگە هوەریە؟ بەخێبن یاخۆ ئەم پرۆژەیە ڕاستی بریتێ لە
بیبلیۆگرافیەک بۆ بە دیکۆمنتکردنی بەڵگەنامەکانی چالاکیەکانی مۆسیقا لە شاری سلێمانی ئەوەی ئەتوانی هاوکار بێ تیپەکانی مۆسیقان لە شاری سلێمانی هەر بە ڕێزێکە وەک تاکە کەس کە بەڵگەیەکی ئەو تیپانەی لایە لە وێنەیەک لە پرۆشەرێک لە کاسێتێک لە هەر شتێک کە لایەتی ئەتوانی هاوکارمان بێ و لایەنی جێبەجێکاری ئەم پرۆژەیە بەڕێز کاک بوار نورەدینە کە ئەومان زەدا و ئیشەکەمان بۆ جێبەجێەکە و ئێمە خۆمان خاوەنی پرۆژەکەین دامی پرۆژەکەکەین و بواری تا 6 مانگ بۆ 9 مانگمان لە بەردەست هەیە کە بتوانین ئەم بەڵگەنامانە کۆکەینەوە لە دوتوێی بیبلیۆگرافیایەکی دانسخە و تایبەت تا بیخینە بەردەستی خەڵکانی ئەکادمی ئەو خەڵکانی تایبەتمەند لە بواری لێکۆڵینەوەی مێژووی مۆزیک و ئەو بەڕێزانی کە تایبەتمەندمە بوارە گرنگی پێ بدەن. باش ئەکرێت بڵێن ئەمە ئەبێتە تەنیا لە پرۆژێکی بچووکە نامێنێتەوە پرۆژەکە زۆر گەورەیە ئەبێتە مۆزەخانەیەکی نیشتیمانی چالاکیە مۆسیقیەکانیان ئەبێتە ئەرشیفێکی تەواو گەورە تایبەت بە چالاکیە مۆسیقیەکانی ئەم شارە ئەبێت ئەرشیفێکی تەواوی چالاکی مۆسیقیەکانی ئەم شارە بێگومان لە پێشووترا بە شێوەی جۆرا و جۆر بوارەکانی تریشان و بواری کتێب و بڵاوکراوەکان بیبلیۆگرافیان بۆ دروستکراوە بەڵام ئەوەی کە فراغ بوو لە مەجالەیە ئێمە تێبینیمان کرد بابەتی مۆسیقایە بۆیە بڕێرمەدا مۆسیقاش بخەینە پلانی کارەوە و بایەخی پێ بدەین و ئەو بوارەش لە ناو شاری سلێمانیە لەم قۆناغەیە بە دیکۆمنتکەین و لە فۆتان بیپارێزین. پرۆژەکەم ڕۆ دەستەکە بە جێبەجێکردنەوە ڕاگەیاندنی جێبەجێکردنی پرۆژەکەیە ئەمڕۆ ڕاگەیاندنی جێبەجێکردنی پرۆژەکەی و لە 1/4ەوە کە ئەمڕۆ 5/4 لە 1/4ەوە ئێمە ماوەی 9 مانگمان لەبەردەستایە بۆ جێبەجێکرد و تاواکردنی کارەکە و ومێ دەکەین لە ماوەی 6 مانگە تەواو بێ 3 مانگ پێشتر پلانەکە کە دانراوە تەواو بێ ئینشەڵڵا. دەستان خۆش بێت سپاس بۆیەوە. زۆر سپاس بەخێربێنەوە. دەست خۆش. ئێستاش کاگنیازم لەگەڵا بێت نەقیبی سندیکای هونەرمەندانی کوردستان کاگنیاز سڵاو دەبێم کاتت باش چۆن باز لە گرنگی ئەم پرۆژەیەکەن کاگنیاز؟ بیرۆکەم پرۆژەی بیرۆکەی منە و لەوە دێک کە کاتێکە گەڕی بۆ هەندێک لە دیکۆمنت و کارەونەرەکانی بە تایبەتی بواری مۆسیقا کە لە شاری سلێمانیە وەکو شارێکی تازە کە 200 ساڵ تەمەنێتی ئەگەڕیت زۆر جار دیکۆمنت و ئەرشیف و ئەمانەمان هیچی دیار نییە هەندێک لە ئەرشیفانە لای کەسانی تایبەتین و هەندێکی لای تیپ و گروپەکانن و بە تێپەڕبوونی کات هەستەکەین ئەم دیکۆمنتانە ئەگەر لە شوێنەکە کۆنەکرێنەوە تەوسیق نەکرێنەوە کارێکی باشی بۆ نەکە وردەوردە بفەوتێن کامە بێتە مای زەرشی گەورە کێمە لە شارێکی وەکو سلێمانەکە و پایتەختی ڕۆشنبیری ناسرا و ئەم هەموو چالاکیە هونەری و مۆسیقی تیا بووە ئێمە نەتوانین ئەرشیفەکەی بڵاوکەینەوە کۆبکەینەوە کارێکی خراپێ بۆیە بیرۆکەکەەوە بوو کە ئەم بیبلیۆگرافیایەک بۆ ئەم کار و چالاکیانە دروستکەین چۆن پێشتر بۆ شانۆ لە سلێمانیا بیبلیۆگرافیایەک دروستکراوە بەو هیوای کە هونەرمەندان تیپ و گروپەکان هەموو کەسانی کە دیکۆمنت و مستەمسەک و وەسایقیان لەسەر بواری گۆرانی و مۆسیقا لە شاری سلێمانیا لە هەر ساڵ و کات و شوێنێکە هەیە هەبێت بتوانن مادەنێ بۆی بتوانین لەم بیبلیۆگرافیایە هەمووی کۆبکەینەوە و چاپی بکەین و بێتە سەرچاوەیەکی زانستی بۆ توێژەرانی بواری گۆرانی و مۆسیقا لە سلێمانی و لە کوردستان. دەست خۆش بێ پێوە کاتە بێتان وایە مەترسیەک هەبووە لە مێژووی چالاکی مۆسیقیەکانی ئەم شارەیە بۆی بیرتانەوە کردەوە کام پرۆژە هەبێت و ئەم پرۆژەیە لە ئێستاە بە گرنگەزان بێگومان وایە بۆ خۆتانزان نێمە ئەگەر لە سەردەمی چاپ و چاپخانەوە دەست پێ بکەین لە ساڵی 20ەکانەوە چاپخانە لە سلێمانی هەبووە هەندێک لەو چالاکیانە و ڕیکلامی ئاهەنگەکان لە گۆڤاری ژین و ئەوانە بڵاو کراوەتەوە بەڵام لە دوای ئەوە لە ئێمە زیاتر لە هەفتاکان لە سەردا هەفتاکانەوە زیاتر پۆستەر بۆ هەندێک چالاکی و دەلیل و ئەوانە دروستکراوە بەڵام ساڵانی پێشەوە چالەکەکان هیچ جۆرە مستەمسەکاتێکیانەوە هەندێک لە وێنە ماوە لە غێری وێنە هەندێکی بەزارەشی ئەجەڕێتەوە لە یەکەکە بۆ یەکیشکە بۆیە بیرمان لەوە کردەوە کە بۆ ئەوەی ئەو شتە کۆنانەش دەفەوتی هەتا ئەو کەسانی کە تا سەخۆیان لە تەمەنا ماون و بەشێکن لە چالاکی هونەرەکان ئەو تیپانە کە لە شاری سلێمانە دروست بوون هەر لە تیمەسقای مەولەویەوە کە 1955 دروست بوو بۆ تیمەسقای سلێمانی و کۆمەڵی هونەرجوانەکان و هەتا دوایین تیپ و گروپکە لە سلێمانیا دروست بوو بێ چالاکیەکانیان هەموو کۆ بکەینەوە و لە بیبلیۆگرافیاکە کوی بکەینەوە بیکەینە سەرچاوەیەکی زانستی و لەبەردەستا بێ هەم بەمنەوەی تازە بڵین کە پێشتر و لە ساڵانی پێش ئێستا 50 ساڵ 60 ساڵ 70 ساڵ پێش ئێستا لە شاری سلێمانیا چ جۆرە چالاکیەک و چۆن کراوە بۆ ئەوان بتوان هەم سوودی لێ وەربگرن هەم بۆ مێژووی لە داهاتووشە بەشێکی گرنگی مێژووی پارێزراومانە بێ مێژومان هەر لە زارەکیەوە نەمێنێتەوە بێتە زارەکی بێتە بابەتی نووسرا و بەڵگە و کتێبکەوە
شتێکی گرنگە. کاگنیاسم باس لەوە کرد کە ئەمە گرنگە بۆ مێژومان کە ئێمە مێژوو بپارێزین و لە هەمان کاتە بۆ داهاتوش بنێتەوە بەڵام لە هەمان کاتیشە ئەمە ڕێزگرتنێکی گەورەشە لە ڕنج و ماندووبوون و توانای ئەو هونەرمەندانی کە لە ساڵانی ڕابردووە هەر لە سەرەتاوە هەتاکو ساڵی 2025 هەر چالاکیەکی میوزیکیان پێشکەش بم شارە کردن. بێگومان خۆتۆ کۆکردنەوەی ئەم بەڵگان ئامانە و چاپکردنی و ناوهێنانیان و پاراستیان خۆی بۆ خۆی هەم ڕێزگرتن لە مێژوو هەم ڕێزگەر لەو کەسانی کە ئەو مێژویان دروست کردو بەڕاستی زۆر گرنگە بەلامانەوە و ئێمە داواکاری لەسەر جەم هونەرمەندان و تیپ و گروپەکان و ناوەندە هونەرەکان هەر بەڵگە و هەر شتێکی تایبەت بە چالاکی گۆرانی و مۆسیقای شاری سلێمانیان لەلابێ هاوکاریمان کردمان دەنێ ئێمە بە شێوازێکی دیجیتاڵی هەمووی سکانەکەین دوای ئەم بەڵگانەوانە هەمووی ئەگەڕینەوە بۆ خاوەنەکانیان و لە ناو بیبلۆگرافیاکە بە ئەمانەتەوە ناوی هەموو ئەو کەسانە ئەبین کە بەڵگانامەکانمان لێ وەرگتون وەکو مافێکی خۆیان بۆی هەم مافی کاتێکەمانێ شتی کۆنمان نەفەوتیە ئەمانەی مافی و کەسان نەفەوتێ کە هاوکاری ئەم پرۆژەیەک. دەستخۆش کاگنیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردنت لە کاتمان گرتیت بەڵێ ساوێن ئەمە گوێتان لێبوو ئەمە ئەکرێت بڵێن پاراستنی مێژووی چالاکیە مۆسیقیەکانی ئەم شارەیە تاکو ساڵی 2025 ئەکرێت بڵێن کە پاراستنی یادەوەریەکانمان و ئەرشیفکردنی یادەوەریەکانمان پاراستنی ناسنامەمانە و ئەمە دەرخەری ئەوەیە کە لە شاری سلێمانیە چالاکیە مۆسیقیەکان تەنیا بۆ کات بەسەربردن نەبووە و ناشبێت بەڵکو ئەکرێت بڵێن مۆسیقا میوزیک هونەر و گۆرانی خوێنی ناو دەمارەکانی دڵی ئەم شارەیە ئەگەڕێ مۆلای هاوکارم ساوێن هەمیشە شاد و بەختەوە.